ليش ورا لو انا خلق شيء ما بداخل وانا مش كذي لو انا كان ولا مستفاد انا ما لكم مجموعه في التجربه ئەوتان لێبێت وەم کاتتان باش تای خوێن بەربوون یەکێک لەو مەترسیانەیە کە لە ئێستا لە عراق باشوور ناوەڕاستی عراق سەری هەڵداوەتەوە بۆ خۆپارێزی و ڕێنماییکردنی گۆشتفرۆشانی سەنتەری قەزای ناوەندی سۆران ئەمڕۆ لە هۆڵی چالاکیەکانی بەڕێوەبەری تەندروستی سۆران سمینارێک لەلایەن دکتۆر کاروان جەمال بەڕێوەبەری خۆپارێزی تەندروستی سۆران لەگەڵ ئەم گۆشتفرۆشانەی سەنتەری قەزای ناوەندی سۆران ڕێکخراوە تێیدا کۆمەڵێک ڕێنمایی و بابەتی گرنگ بۆ ئەو گۆشتفرۆشانە لێرە ڕوون دەکرێتەوە شی دەکرێتەوە. يعني او اگر نایلون بشه اگر اون نایلونش نمیخواد میده لبره که عادی تو ليه ما كل الصفحات تصور اذا الصفحات كل شيء ياخذ المعلش من شيء يقول شيء ان شاء الله هو لا يكتب على زرار من اللي يقول لك شو لو كنت شو كان هر كارت هشتو كان كارت كل شيء تاج زور هر كارت تاسو كل خشان لو في شام دي لو جاي رضا نصوص داين كل كان دولي ده بس ده يابني موضوع كده سنروجك بيش است حالتك ولا خصخانه عشت الشيء اقدر كانه ممكن حالتك شو معنا بيجي فين اللي يقول نار ناوي الحمد لله كنا كشمي مش كشمي دەچمە لای دکتۆر کاروان بەڕێوەبەری خۆپارێزی تەندروستی سۆران دکتۆر سلااوت لێبێت هەڕەشەکان مەترسیەکان جدین کە ئەو سمینارەتان ڕێکخستووە ئامانج لە ڕێخستنی چییە؟ بەڵێ دەست خۆش بیت ئێمە هەموو توان برێم ساڵی پاریش بە هەمان شێوە چکە بەداخۆرە بەرەوەی لە عراق بەشێوەشی گشتی و لە هەرێمی کوردستانیش حاڵەتی تای خوێن بەربوون چەند ساڵی ڕابردوو تۆمار کراوە بە تایبەتش لە سنووری سۆران بەداخەوە ئێمە 2 ساڵی ڕابردوو حاڵەتمان هەبووە بێ ئەو ساڵ بەر لە دەستپێکردن یاخود بەر لە هاتنی وەرزی بڵاوبوونی نەخۆشیەکەەوە بەر لەوەی کە حاڵەت تۆمار بکرێت لە سۆران هەوڵە دێن ئینشاڵڵا بەو شێوەی ئەوڕۆ چەند کۆڕ و سیمیناری بکەین لۆ چەند فیئێکی دیاریکراوەی بتوانین وا بکەین ئەگەر هیچ نەبێتن ڕێکارەکانی خۆپارێزی تونتر بکرێن. بەڕێوەبەریەکەی ئێوە سنووری دارەی سەربەخۆی سۆران فراوانە ئەوەی دەبینرێ ئەمڕۆ تەنها گۆشتفرۆشانی قەزای ناوەندی سۆرانن بۆ ناحیە قەزاکانی تر بەرنامە پلانتان چی؟ بەڵێ ئێمە لە سنووری بەڕێوەبەری تەندروستی چۆمان و بارزانیش بە هەمان شێوە هۆبەی خۆپاراستنی تەندروستی هەیە ئەو هۆبانە ئاگادارکرانەوە کە پێویستە ئەوانیش بە هەمان شێوەی ئەوەی سۆران بڵین چاڵەچێن هەبیتین تایبەت بە ڕێکارەکانی خۆپارێزی لێ بڵاوبوون و یاخود توشبوون بۆ نەخۆشیە. چەند گرنگە سەردانی کوشتارگەکانیش بگرێت تیمەکانی ئەوە بە بەردەوامی سەردانیەکەن یاخود بەڵێ ئێمە هەر زانیاری جەنابتانە ئەوڕۆ تیمی چاودێری تەندروستی سەر بە بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سۆران سەردانی سەربڕخانەی سۆران کراوە تێبینی چەند خاڵێک کراوە خاڵەکانیش هەم بە نووسراوە ئینشاڵڵا ئاراستەی قایمقیامەتی قەزای ناوەندی سۆرانە کرێ هەمیش وەکو زارێکی ڕێنمایی دراوەتە سەرپەرشتیارانی ئەو سەربڕخانەی کە پێویستە ئەو خاڵانێکە تیمەکەی ئێمە چاودێریان برین تێبینیان لەسەر هەبووە جێبەجێ بکرێن لەوەی ئینشاڵڵا بەرەو باشتر بچێتن ڕێکارەکان. دکتۆر کاروان جەمال بەڕێوەبەری خۆپارێزی تەندروستی سۆران لەگەڵ گۆشتفرۆشانی قەزای ناوەندی سۆران کۆبووە باسی لە ڕێکار ڕێنمایەکان کرد و داوای لێکردن کە ئەو ڕێنمایانەی ئەو ئەمڕۆ لەلایەن بەڕێوەبەری خۆپارێزی تەندروستی سۆرانەوە پێشکەش بە یاخود دەدرێت بەو گۆشتفرۆشانە وەک خۆی جێبەجێ بکەن بۆ ئەوەی دوور بن لە نەخۆشیە و لە مەترسیەکانی تای خوێن بەربوون.